بەداخەوە کە هەواڵێک تەمەنی 64 ساڵە 40 دانە ساڵی لە ڕێخستن و لە پەروەردەکردن و لە کار و خەبات و تێکۆشاند بووە، هەستی بە ماندوێتی و هەستی بە بێزاری و هیلاکبوون نەکردووە. بەداخەوە بە دەستێکی ڕەش، بە دەستێکی تیرۆریستانی ناوخۆیی و دەرەکی هەواڵ شکریان شەهید کرد. بەداخەوە ئەو ئەمن و ئاسایشی کە تەواوی مرۆڤایەتی بپارێزێ نییە، لە باشووری کوردستانە نییە، لە عێراقان نییە، چونکەم بۆ ئەگەر ئەمن و ئاسایشێک هەبێ گوناحە ئینسان تاوانێکی ئاوا بکە. لە قورئانی پیرۆزی شاتیایەتی ئەڵێن نەفرەت لەوە کراوە کە ئینسانێک بەبێ گوناح بکوژی، ئینسانێک لە ناحەقی بکوژی، نابێ ئینسان لە خۆوە هیچ ئینسانێک بکوژی. تەنانەت مرۆڤ کوشتن هەر تاوانە، یعنی خەڵکی ئێمە زۆر خۆنەویستانە، زۆر بێباکانە، زۆر بێمنەتانە ئەچن مرۆڤێک ئەکوژن کە مرۆڤێک هیچ تاوانێکی نییە. تاوانی ئەو چییە؟ چی تاوانێکی کردووە کە لە باشووری کوردستانە تێکۆشان بۆ خاک و نیشتیمان و گەلەکەیەکە بۆ مرۆڤەکانەکە. بەڵام بەداخەوە ئەمن و ئاسایشە نابینم لە باشووری کوردستاندا، لە سلەیمانیدا، لە هەولێردا، چونکەم هەر ئەو شەهید نەکراوە، هەر هەواڵ شکری شەهید نییە، چەندین هەواڵی تر شەهیدە، هەم ڕۆژنامە نووسان شەهید دەکەن، خەڵکی ڕۆژهەڵات شەهید دەکەن، خەڵکێکی دەنگێکی ئازاد شەهید دەکەن، خەڵک ئەفرێنن. ئەمە چ قانون و یاسایەک ئەیگرێتەوە؟ هیچ قانون و یاسایەک نەیگرێتەوە. پێویستە هەمومان یەک دەنگ و یەک ڕەنگ بین، هەمومان دەست لە ناو دەست یەکەین، برایەتی قبولکەین، یەکبوون قبولکەین، کۆنگرەی نەتەوەیی قبولکەین. ئێمە ئەگەر هەر ئینسانێکی سیاسی بێ، سیاسیەکی سیاسەتمەدارێکی عاقڵ و ڕۆشنبیر و تێگەیشتوو بێ، خوێن ناڕێژێت، دەست پێشخەریەکە بۆ برایەتی و بۆ یەکبوون. ئەم کوردستانە بەڕێی من هیچ ئەمن و ئاسایشێکی نییە، نە ئاسمانی ئاسایشە و نە زەویشی ئاسایشە. لە هەموو لایەکیشەوە ئێمە دوژمنمان هەیە، لە هەر چوارلەوە ئێمە دوژمنمان هەیە. پێویستە دەسەڵاتدارەکانی کوردستان ئەم بێ ئاسایشیە بوەستێنن، خەڵکانێک لە پەنای ئاسایشی ئەوانەوە نەبێتە ئەوەی کە ببێتە قوربانی. چەندەها قوربانی یەکێک لەوانە براکەی منەکە لە ناو خاک و خۆڵ و نیشتیمانەکەی خۆی بەبەر چاوی خەڵکی کوردستانەوە بە تایارەیەکی بێفڕۆکەوان شەهید کراوە کە نە ئاسمانمان پارێزراوە نە زەویشمان پارێزراوە. بەداخەوە بەڕای من پێویستە لایەنە سیاسیەکان، ڕێکخراوە دیموکراتەکان، پیاوانی ئاینی، ژنانی لە چکسپی، هەموو ئەو توچین و تۆژانە یەک دەنگ بن، یەک ڕەنگ بن لەسەر ئەوەی کە با لەژێر ئاڵایەکە کۆمەڵێک کەس نەچەوسێتەوە، کۆمەڵێکی تریش بە ئارەزوی خۆی ببێ بە کەڵەگا بەسەر خەڵکەوە. ئێمە پێمان وایە ئەمن و ئاسایشی کە باسی یەکەن تەنها ڕووکەشیە، تەنها ئەوەیە کە لە ڕاگەیاندنەکانەوە باسی یەکەن، چکە لە ڕاستیاوە تا وەک ئێمە زانین لەم یەک دوو ڕۆژەیە هاوڵاتیەکی باکووری لە شاری سلێمانی لە شوێنی کارەکەی تەقیلێکرێ و بریندارێکرێەوە بە هەمان شێوە دوێنێکە شەهید شکری سەرحەد کە بەرپرسی کۆمیتەی شەیدانی پەکێ لە باشووری کوردستان شەهید دەکرێت لە گەڕێکی چوارشرا لە شاری سلێمانی کە یەکێکە لە گەڕەکە هەرە قەڵەباڵغەکانی شاری سلێمانی بە بەرچاوی هەموو خەڵکو و بەرچاوی کە چەندین کامێرا لە ناوچەکەدا هەیە، بەڵام بەداخەوەی کە ئەیبینین هیچ ئەمن و ئاسایشێک نییە بۆ ئازادی خوازان، بۆ کەسانی کە لە هێڵی ئازادیە کارەکەن. پێویست بەواکە کە ئێمە بە جددی کار بکەینەوە لە هەرێمی کوردستانە، ئەو حیزبانی کە لە هەرێمی کوردستانە بانگەشەیەواکەن کە هەرێمی کوردستان ئەمن و ئاسایشی بەخۆی و بینی و ئەمن و ئاسایشی لە هەرێمی کوردستانە بەرقەرارە. بەڵامەوە تا بینین بەم ڕۆژگارە و مانگ نییە کەسێک لەم شاری سلێمانیە شەهید نەکرێت یاخود تیرۆر نەکرێت. یانی بەڕاستی پێویستەکە لەم بانگەشەی کە حیزبەکان ئەیکەن ینی بێتە دەرەوانی بە جددی کار لەسەرەوە بکەن کە ئەم دەسانە بنبڕ بکرێن. ئیتر لەلایەن هەر وڵاتێکی دەوروبەرەوێت کە ئێستاوە گەزانین کە دەوڵەتی تورکیا بە کەیفی خۆی تراتێنەکە
باشوورەیە بەڕاستی ئەگەر بێت و هەموو حیزبەکانی باشووری کوردستان یەک دەنگ بن و یەک هەڵوێز بن ئەوە هیچ وڵاتێک هیچ هێزێکی دنیا ناتوانێت دەست بخاتە ناو کاروباری هەرێمی کوردستانی یاخود لە باشوورە بێت لێرانە کەسێک شید کە ینی ئەمە پەیامێکی زۆر مەترسیدارە دێ بە تەحداوە لە باشووری کوردستان لە ناو شاری سلێمانی لە یەکێ لە قەڵەباڵغترین گەڕەکەکانی ئەم شارەیە کەسێک شەهید دەکات. Unfortunately, with the killing yesterday from Haval Shukri, the peace in Kurdistan is gone for a big part. The people don't feel safe anymore because Suleimani was always the center of democracy and a place for everyone. And now people feel like that is gone. And that is so sad. It's so sad that people are being killed on the streets without doing anything. He was just talking about peace and then Kurdistan for everyone. Yeah, soon there's elections in Iraq and Kurdistan and everybody's talking about it. They want democracy, they want a clean Kurdistan, they want peace for everybody. But I think, to be honest, there's just one party who's really fighting for real democracy, for equality for women and for social ecology.